کاک دیار چۆنی؟ باشی وەڵا باشمە تو چۆنی؟ باشی بەڕێزم. وەڵا باش کاک دیار ئەرێ ئەوە چییە لەوەی ئەڵمانیا ڕوویدایە گوتیان ئەتوو ئاگاداری قادر نادر جێرە میگیرە بەرێ دەیگیم تەجیلکە ناتوانین دەیگیم تەجیلکە ئێوە تەزیلە بەشێخ قادر نادری ڕقم دەکوینە کورە من ڕقەمی سەرۆکت پەیدا دەکەم زۆنەوەی تو ئێستا پێم برێت چ بوو ئۆلو نەتوانانی ئەمنێتەکەی بپارێزی ئەدە بتەبی ئەدە بتەبی بۆ عمرە ئێستا وەرە پێم برێ لەو پێت نەکرا ئەمنیەت بپارێزی ئەو هەموو ئەزیەتتاندا ئەو مەسوول چم پێ نەکرا ئەمنیەتی ئەو بەرپرسە پاراز وڵی جەنابی کاک ڕێبەر لەخوای بەزیابی سوپاس بوو ئەندامانی پارتیمان کادرەکانی پارتیمان ئەو وانەی پەکێکە بوون بەناوی ێزا قسەیان دەکرد نەمانێش بێنە ژوورێ وانەی پەکێکە بوون بەناوی ێزا قسەیان دەکرد نەمانێش بێنە ژوورێ وانەی پەکێکە بوون بەناوی ێزا قسەیان دەکرد نەمانێش بێنە ژوورێ دیگەشتانە قادر نادر باش پێ بڕێم جلۆ ئەدیکۆ گوتیان هێل عیبە بۆ عمرەوە تو تەمسیری پارتی دەکەی عیبە ئەو ئەدەبت نییە جون مەدە ئەدە بتەبی ئەو فێریان نەکردی داکو بابێت قوتابخانەی بارزانانی لۆ پێت نەکرە ڕێبەر ئەحمەدی پارێزی قوتابخانەی ماڵی بارزان دەکەم لۆ پێت نەکرە ڕێبەر ئەحمەد و شیفایی بپارێزی چ پێم نەکرا ئەدی لۆ ئەوەندە ئیهانەکران ڕێبەر ئەحمەد و شیفا ڕێبەر ئەحمەد بەخۆم لەگەلی سوار بووم و جەنابی شێخ شیفاش لە پارازراو بوو دوای ئەوەی تو غێری تو بێت ئەو شتێکی زۆر احتیاجە سەگەکانی وەکو ئێوە ئەوانەی پارەی هێلکەیان لێدان شتێکی زۆر احتیاجە هێلکەیان لێدان تێدا لەنگۆ وڵی شرکم پێ نەکێت جێبش نەبووە دوای ئەوەی ئەتوو مەبەستی چییە تو بەم دەڵی ئەتوو بەرپرسی ئاسایشی من بە شانازی و من قوتابی ڕێبازی مەڵام سەفای من بەو زمانە پیسەتەوە وەنیە کورە ئەدە بتەبی قسەک فێر بەکو بە شەر لە ئەوروپای دەژی بەعدە بتەبی لەو ئەوروپایی دەژی ئەو زمانتە وە چەند ساڵ لە ئەوروپای ئەو ئێشتان ڕەشە وڵاغی على اساس هاتو بروفيسوري كورك